هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان و دۆخی ناوچەکە و ئەگەرەکانی چەند ڕۆژی داهاتوو لەگەڵ بەڕێز سەیدا لەتیف نێروێی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێ دەکەین. سەیدا گەلێک بەخێر. زۆر سپاس بۆ بەڕێستم. وەڵاهی من لەگەڵ جەناب توارڕێک نەکەوتبووم ئەو پرسیارە بکەم، بەڵام ئەبێ ئەوە بڵێم دیسان ینی ترەمپ یەخەی کورد بەرنادا، ینی ئەو مەوزوعە مەسەلەی چەکەکان دیسان ئەڵێ چەکم بۆ کورد ناردو و کورد نەی ناردەوە بۆ خۆپشاندەران و بخوا ینی تۆزە گەندێک دەستەواژەی ناخۆشی بەکاری نەمەکو بڵێ کوردێک زۆرم پێ ناخۆش بوو. ینی بەڕاستی بابەتە بۆ ڕوونکردنەوەیەکی زۆر ڕوونکراوەی لەسەر نادرێ کاک سەیدالەتی خۆی لەم جەنگەدا ئەتوانین بڵێن ناوهێنانی کورد زۆر بەکار هات، ئەبێ ئەوە وەکو دیوە ئیجابەکەش سەیرێکی بکەین. ناوهێنانی کورد کەواتە لە ئێستادا لەسەر ئاستی نیودەوڵەتی ینی کورد ژمارەیەکە لە ناوچەکە، ئەمە گرنگە. بەڵام بابەتەکە ئەو بابەتەی کە باز دەکرێت ئەوە لایەنە نەرێنیەکە ئەویش بابەتی چەک و دیارنەمانی چەکە. ڕاوەکردنێکی زۆر لەسەر ئەم بابەتە دەکرێت لەلایەن هەر لایەنێک وەکو دیدگای خۆی و ئەو معلوماتانەی کە لای ئەوان هەیە، بووە هەندێک کەسانی کە پسپور و شارەزایی بێلایەن و ئەوانەش تەفسیری جیاجیاش لەسەر ئەمە کراوە و کە کورد دابەشە بەسەر چوار وڵات و هەر وڵاتێک هەم کوردی لێ هەم خصوصیەتی خۆی هەیە، هەم پێشتر لە ڕۆژاوای کوردستان و هەم لە هەرێمی کوردستان شەڕی داعش و ئەمانە، یعنی مامەلە و تەعاملکردن لەگەڵ کورد و پێکەوە کارکردن و دژە پێکەوە شەڕکردنی دژی تێرۆ ئەم شتانە هەبووە لەگەڵ ئەمریکاکیت ئەوان ئەزمونێکی باشیان لەگەڵ کوردە هەیە. بەڵام ئەم بابەتی چەکە ئەوەی ڕاستی بێ ینی زۆری خایاند و تا ئێستا ئەو پرسا بە نازوڵالی ماوەتەوە، بە لێلی ماوەتەوە. ینی هەر لایەنێک ئەتوانێت باسی خۆی بکە. کەم بابەتە باسکرەوە هەرزوو سەرک باڵ تاالبانی بە پامێکی شەفافانە کە ئەم جۆرە چەکانە بە شوێک نهاتونەتە سنووری سلێمانی. ئێمە توانین باسی ئەمە بکەین، ئەوەی تر ناتوانین بە ئەمریکا بڵێن وانە یان لە کوێن یان ئەوە بێ ئەوە خۆیان خاوەن قەزیان و دەکرێت ئەوان بە دوادا چوونی بۆ بکەن. و ئەم دوایە هەندێک لە پرساوی دیکەش دەڵێن ئەگەر ئەم چەکەش هاتمە پرسێکی ئەمنیە لەوە نازیاتر لە ڕێگای ئەگەر هاتبێ لەلاەن دەستگا ئەمنیەکانەوە هاتبێ، وەکو بەرێز فازڵ میرانی شتی چەک تەسلیمی دەستگا ئەمنی و حکوومەت دەکرێت نەک بە حیزبەکان دەدرێت لەبەرەوە. بەڵام وەکو زانیارێکی ورد کام چەکانە لە کوێن و تەسلیمی کێکراون، ئێمە ئەوەی پێوەستە بە سنووری خۆمان و خۆمانەوە یان هەم دڵنیان کەلەوەی ئەو جۆرە چەکانە ناتونە تێرە. ئەگەر پێویستی پێتەوە پێت باش بێ وردیشی کەمەوە چۆن دەزانی یان بە چ شێوازێک کۆمەڵێک پێوەەر هەن بەڵگە هەن تواتوانی وردی بکەیتەوە. یانی دڵنیای لەوە کە تۆ ئەڵێ هەر کەسی باسی ماڵی خۆی بکە. هیوادارین بەڕاستی ینی ئەمە ڕوون بێتەوە بۆی کورتوشی بەڵایەک نەکەن بەڕاستی سەیدا. بەتاکیت ینی بەردەوامبوونی ئەم بابەتە و ئەمە ینی ڕنگدانەوەیەکی نەرێنی زۆری هەیە و دوولانیشە. لەلایەکەوە ئەمریکا نیگەرانەوە دەبینی سەرروکی ئەمریکا چەند جارێک بازەکە و نیگەرانە. لەلایەکی دیکەوە هەرێم ڕایگەیاندووە هەموو هێزولانە سیاسەکان ڕایانگەاندووە کە ئێمە بێلایەنین. کاتێک کە چەک هاتە ناو بابەتەکەوە لایەنگیریەک دەردەکە و کاتە لایەنی دوامیشکە کۆماری ئیسلامی ئێرانە ئەوانیش بە هەمان شێوە نیگەرانواتە هەردوو لایەنی شەڕکەر لەسەر ئەم بابەتە بەتەکید تێڕوانینیان بۆ هەرێم تێڕوانینێکی ئەرێنی نابێت ئەگەر ئەم بابەتە ڕاست وە دووبارە مەترسی دەستپێکردنەوەی جەنگەکەش هەیە ینی ئەمڕۆ ئێوارە هەندێک خەبەری ناخۆشیە بەڵێ ڕاستە وتی ئاگربەستەکەمان ئاگربەستێکی لەرزۆکە لە دۆخێکی خراپدا هەر ترامپ ئەو قسەیە کرد. هەرچەندە خۆی ڕۆژانە تۆزێک هەڕەشە دەکا و بەڵام ینی وا چاوەڕان دەکرێت کەم پێی خۆش بکە ئاگربەستەکە بەردەوام بێ و زیاتر هەوڵەکانی بۆ ئەوە بێ کە بگەنە ڕێکەوتنامەیەک بگەنە ڕێکەوتنی هەوڵەکانی بەو ئاراستەیە وانێتیان هەیە. بە هیوانەوەی کورد
طبعا ئەمە بوو لە بەرژەندی هەمویاندای ئەمریکا و ئیران و ئێمە شەکو هەرێمی کوردستان وڵاتانی ناوچەکەش ڕێکەوتن بگەنە ڕێکەوتن باشترە لە شەڕ بە تایبەتی ئێمە لە ڕووی جوگرافیەوە زۆر نزیکی لە شوێنی ڕووداوەکان و شوێنی جەنگەکان. زۆر باشە. سەیدا حکوومەتی عراقی وردە بەرەو پێکهاتنە مەسەلەن تەنانەت لە گەرمەیەوەی کە شەڕی ئیسرائیل ئەمریکا بەرامبەر بە ئێران هەبوو، ینی سەرۆکێشێتی نیشتیمانی کوردستان بە یاوەری شاندێک بەمیشە تەواجودی لە بەغدا بوو، ڕەنگە بەشێکیان نەدرابێتە مێدیاش، ینی ئەو وجودی یەکێتی و تەواجودی سەرۆک بافڵ لە بەغدا ینی بۆچیە بزیاتر تەنها بۆ یەکێتیەکانە؟ حزوری یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی سەرۆک بافڵ تاڵەبانی لە ئێستادا پەیوەست نییە بە یەکێتیەوە تا ڕادەیەک یەکێتی ئەو پشکەی کە پشکی یەکێتی بووە دابەشیی کردووە، ینی ئەوە نیامووی بخۆی هێشت بێتەوە لەبەرەوە ینی یەکێتی چاوی لە پشک نییە و سەردان و ئەنجامدانی کۆبوونەوە و ئەو دەورەی کە دەین، بەڵام ئێستا یەکێتی پایەکی سەرەکی حکومڕانیە لە عێراق بەرپرسیارەتێکی گەورە لە سەرشانی یەکێتیە سەر و کومار کە لە هەرەمی لە لووتکەی دەسەڵاتی عێراقیدا لە پشکی یەکێتیە لە کووردە، بەڵام لە با بڵێن هەواڵێکی یەکێتیە و لە هەمان کاتیشە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو سیاسەتەی کە پەیڕەو دەکات سیاسەتێکی کۆپەسەندە، یان دەتوانین بڵێن سەرجەم پێکاتەکان پەسەندە، لەبەر ئەوە لایەنەکان پێویستی بەو دەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو سیاسەتە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە. وەستا هەم ئەم سیاسەتە پەسەندە هەم گوێ لە قیادەی یەکێتی بە تایبەتی لە سەرۆک بافڵ تاڵەبانی دەگیرێت، چونکە ئەم بە بیرروکە و بە پێشنیاری باشەوە دەچێتە بەغدا و پەیڕەوکردنی هەمان ڕێباز و سیاسەتی سەرۆک مام جەلالەکە بە یەک چاوسێری هەموو پێکاتەکان دەکرێت. ئەمەش وا دەکا کە بە تایبەتی لەم خۆلەدا پێشوازێکی فراوانتر لە یەکێتی دەکرێت و متمانەیەکی زیاتر بە دەوری یەکێتی و بە تایبەتی دەوری سەرۆک بافڵ تاڵەبانی متمانەکە بابەتەکە بۆ ئەگەر عێراقێکی بەهێز هەبێت مەسەلەن سوودێکی بۆ کورد هەیە بەڕێز کاگەر، یعنی باوا بڵێن ئێراقێکی ئارام و سەقامگیر بەشێکی پشکێکی ئەو سەقامگیرە بۆ هەرێمی کوردستانیش دەبێت، بەڵام عێراقێکی لاوازی ناتەبان پراوپڕ لە کێشە و ناکۆکی بەشێکی بوو هەرێمی کوردستانیش دێت و ئەو سیاسەتە بەڵام دیوێکی تر هەیە، قسەیەکی تر هەندێک لە هێزە سیاسەکان هەندێک لە نووسەران پێیان وایە گەر بێت و بەغدا دۆخی شلۆق و لاواز بێ ئێمە هەرێمی کوردستان ئەچێتە پێشەوە و دۆخی کورد لە هەرێمی کوردستان باشە بێت. خۆی ئەگەر بەیەک دی و سەیری بابەتەکە بکەین وا سیرەکەن، بەڵام ئەگەر هەردوو دیوی ڕووداوەکان ببینین دۆخەکە ببینین وا نابێت لەوانە لە هەرێمە خەڵکەیە واڵێ لە بەغاشەوە هەیە بواڵێ ئەڵێ بە هەرێمێکی لاواز هەبێ، بەڵام هەرێمێکی لاوازی پڕ کێشە و ئاڵوزی ئەوە بەشێکی کێشەکان دەچێتە بەغا بینیمان ئەم ناکوکانەی ئێمە مەسەلەن ناکوکەکان ئێمە و پارتی لەسەر پۆستی سەرۆکومار کێشەی بۆ عێراقیشی دروست کرد و ماوەیەکی زۆر هەوڵیان دەدا و ئەوان دەهاتنە نێوەندگیری و پێیان بێنە و ببە ئەوانە لەبەر ئەوە عێراقێکی ئارام و سەقامگیر کەوابێ ئەو کاتە خزمەت گوزارەکانی زیاتر دەبێت. ئێمە پشکمان هەیە لە عێراقدا، یعنی عێراقێک بێ کە اقتصادێکی لاواز بێ خۆی کێشەی دارەی دێتە پێشەوە ئەو کاتە کێشەی موچەشتا چارەسەر نەبووە زیاتر ئاڵۆز دەبێت. عێراق لە ڕووی ئەمنیەوە بە هەمان شێوە تاسی دەکاتە سەر هەرێمی کوردستان و بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانیش کێشەکان کە هەبێ ئاڵوزی هەبێ ئەو هەبێ ئەمە کێشە بوو حکوومەتی فیدرالیش دروست دەبێت تەواوکەری یەکترین و پێکەوە گرێدراوین. ڕاستە ئەوە مەیل و ناخ شتێکی ترە، بەڵام وەکو ئەوەی عملی ئەوەی واقعی ئێستا هەیەی ئەوەیە بەشێکین لە عێراق و ئێمە و تەواوکەری یەکترین بەرپرسیارەتێکی هاوبەشمان هەیە ینی لە نێوان هەرێم و بەغدا. ناکرێ ئێمە لە حکوومەت دابین داوای پشکی شێر بکەین بەڵام حەزیش بکەین ئەو حکوومەتە بڕۆخێ ئاخرەوە ینی منطقی تیانەیە ئەمە ینی ئەتوانین بەغدا
سەقامگیری و ئارامی بەغدا بۆ هەرێمی کوردستان و هێزی لێوەرگرین ئەگەر بمانەوێ بەتەکیید لەبەر ئەوەی کە ئێمە لە دەسەڵات داین و ئێمە بەڵام ئەبێ ئەو متمانە دروست بکەین بۆ بەغدا نەکە ڕۆژێ گێچەل بە یەکتر بکەین ئێمە بەوان ئەوان بە ئێمە بکەین ئەو متمانە دروست بکەین بە تەکیید ئێمە پێشتر هەروە بوو ئەوەی پەیوەست بوو بە پاراستنی سەروەری هەرێمی کوردستانەوە کارتی عێراقمان بەکارهێنا بە ئێستاشەوە کە دەبینین گوشاری لەسەر هەرێم دروستابێ اینجا هاوار دەکەین ئەبێ عێراق سەروەری هەرێمی کوردستان بۆ پارێزێ کەوابێ ئەبێ ئێمەش شەریک بین و کارکتەری سەرەکی بدەین بە بەغدا بەڵێ ڕاستە ئەبێەوە بکەین بۆ هێز بە عێراق بدەین بۆ هێزی عێراق بخومان یعنی هێز بە ناوەند بدەین یان بە حکوومەتی فیدرال ببەخشین بۆی بەشێک لەو هێزە بۆ هەرێمی کوردستان بینین دووبارە دێمەوە سەر ئەو ئامادەبوونی سەرۆک باڵ و یەکێتی لە بەغدا مەسەلەن ینی بەڕێز سەیدا لەتیف ئەگەر ئێمە بتوانین هێشتا دەتوانین جێپێکی قایممان هەبێ و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین لە هەموو ڕێکەوە نەوەک بەسەلەن ئێمە ئەوان وەکو دەخیلەیەک سیر بکەین تەنها چکە من لە بەغدا بووم چەند جار چوم ئەوان ینی لەگەڵ هەندێک لە ڕۆژنامە نووسەکان لە تەنانەت هەندێک خەڵکی شارعیش کە قسەی لەگەڵەکە شەقامیش قسەی لەگەڵەکەی ئەڵێ نابێ هەرێمی کوردستانی بە ئەدەبەوە ئێڵێن نابێ هەرێمی کوردستان تەنها بۆ موچە سەیری بەغدا بکە ینی مادەم ئێمە فیدراڵین مادەم ئێمە دەنگمان بە دەستورەکە داوە ئەتوانین چۆن جێپێ کورد قایم بکەین بەوە پێگەی کورد لە بەغا بەهێز دەکەین خۆی ئەگەر ئێمە هەمومان تەبابین و کورد ناوماڵی خۆ ڕێک بخەوەی کتیم بین ئەوە بە کارتێکی زۆر بەهێزەوە بەڵام ئەگەر ئەمەش نەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دەورەی بینیەوە دەتوانێت گەشەی پێ بدات ئەویش ئەوەیە ئێمە کێشەکانی عێراق بە کێشەی خۆمان بزانین کێشەکانی بەغدا بە کێشەکانی خۆمان بزانین بە تایبەتی لێ ئێستادا کە لە قۆناغی پێکێنانی حکوومەت و دابشکردنی پشکەکاندان عێراق تا ڕادێک لە قۆناغێکی نەئاساییدا تێپەڕ دەبێت بۆ لەبەرەوەی هەمیشە هەم ئەمریکا هەم ئێران تەسیراتی لەسەر شێواز و فۆرمی پێکێنانی حکوومەتی عێراقی هەبوو ئەو کاتە ڕاستە هەر ناکوچی و ئەوە دژبەری لە نێوان ئەمریکا و ئیران هەبوو بەڵام لە دۆخی جەنگدا نەبوون ئێستا ینی لەم قۆناغەدا کە ئاگربەسەکە هەیە بەڵام پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا ینی قۆناغێکی دژوار و ئەوەی کە ینی با بڵێن وەکو بەشێکە هەر لە جەنگ چونکە ئێستاش دەبینین ڕۆژانە لە هێرش دەکەنە سەر یەکتر و شەڕێکی ئەعلامی و دیبلۆماسی و ئەوە هەنە هەیە لەبەر ئەوە بەغا پێویستی بە کورد هەیە ئێستادا بوو تێپەڕاندنی ئەم قۆناغە کورد ئەتوانێت دەورێکی نێوەندگیریش ببینێت لە هەندێک بواردا ئەتوانێت دەورێک ببینێ بۆ ئەوەی ئەو بە تایبەتی وەکو پێکهاتەیەکی شیعە و ئەوەی پێوەستە بە ئەمریکاوە ئەمریکا چ دەورێکی هەبێ و لە هەمان کاتیشە ئەوەی پێویستە بە سونەشەوە کە هەندێک جاری وە هەیە ناکوکیەک یان لێک تێنەگەشتێک لە ناو ئەمادە هەبێ بوو پێکێنانی حکوومەت کورد ئەتوانێت ئەو دەورەوێ لەبەرچی چونکە ئەوان ئێستا ئەگەر سەیری بکەین ئەم جارە شێوازی فراکسیۆنەکان یەکجار زۆرن دابەشکردنی پشکەکان پێویستی بە باوکێکە باوکێکی عادل کە دادپەروانە ئەو پشکانە دابەش بکە ئاسانیش نییە عێراقێکی دابەشی سەر خاڵی بەڵێ خاڵەکان زۆرەوە لەبەرە پێویستی بە کورد هەیە وەکوتم پێویستی بەوە هەیە کورد دەورێکی ئەوە قسەکەی من لەسەر ئەوەیە ینی کورد نابێ خۆی بخاتە هامش و ئەبێ پەراوێزەوە ئەبێ خۆی بکە بە خاوەنی خازیان خاوەن ماڵ خۆی بکە بە خاوەن ماڵ و دەورێکی سەرەکی هەبێ زەرێکی تێدا لەبارەی پرسەنەوەیەکە چونکە ئێستا ناوماڵی ئەگەر ڕاستتر ڕاشکەوانتر بڵێن لە ژێر دوو گوشاردایە هەم گوشاری ئەمریکا داواکاری و ئەگەر نەڵێن مەرج داواکاری خۆی هەیە بۆ چوونەتی پێکێنانی حکوومەت هەم ئێرانیش ئەگەر نەڵێن مەرج داواکاری خۆیە ئەم داواکاریانە دژبەریەکی تایە کورد دەتوانێت وا بکە یعنی تێکەڵەیەکی هاوبەش بێنێتە کایەوە یعنی نە سەداسەد ئەوەی ئەمریکا داوا دەکا نە سەداسەد ئەوەی کە ئێران داواکە پێکاتەیەکی تر بێکە
بەرژەوەندی هەردوو لای تیابێ و بەرژەوەندی عێراقیشی تیابێ. ینی مەبەستەکە لەوەیە هیچ کاریگەری لەسەر پرسیینەتەوەی ئەبێ لاوازبوونی نیمای نیشتیمانی مەسەلەن کاریگەریمان لەسەر ئەڵێن عراقچێتیەکەینیان ئێمە ئەتوانین لە عراق و نیشتیمان سازی خۆمان بکەین نەتەوەسازی خۆمان بکەین. ینی ئەو هەندێک جار هەندێک پامی چاواشەکاران بوو چاواشەکردنی ڕای گشتیە. خۆ ئێستا قسە لەسەر ئەوە نییە دەوڵەتی کوردی ڕابگەێنن بۆیە بڵێن تو بۆ چوتە باغا. ئێستا بابەتەکە ئەوەیە کە تۆ حکوومەتێکی نوێ پێک دێنی ئەبێت دەورمان هەبێ لە پێکێنانی ئەمە چه حکوومەتێک دەبێ تا چەند ئەم حکوومەتە مافەڕەوەکانی گەلی کوردستان شوێنی تێدا دەبێتەوە و چەندە ئێمە بەشدار بین ئەتوانین دەورێکی ئەرێنیوی چەندە دوورە پرێز بین پشکمان نابێت دەورمان نابێت کاریگەریمان نابێت و ئەو کاتە زیانی دەبێت بە هەرێمی کوردستان. مەسەرەن تو دەیت لە کەرکووک بوو نمونە کەرکووک باسی پێکهاتەی ئیدارەی نوێی کەرکووک دەکەین بەڵام پەیامێکی چاواشەکارانەوە ساڵەوە کەرکووکیان فرۆت ئەوە قەزیەی کوردی خۆ ناتون بڵێن وەرم با بڕیار بدەن کەرکووک بخێنە سەر هەرێمی کوردستان کەی تو ئەو بڕیارەدا ئەو کاتە گلەی بکە تو ئێستا پێک کابینەیەکی نوێ ئیدارەیەکی نوێی کەرکووک پێک دێنی ئەم ئیدارەیە بێ بە شێوازێک بی سەقامگیری زەمانەتی پێکەوە ژیان ئاشتەوەی کۆمەڵاتی لە کەرکووک فەرهەم بکە ئەمە کام جۆرە ئیدارە دەبێ ئەبێت تۆ متمانەیەک باوانی تر ببەخشی و ئەبێت و کارێک بکەی کامانش هەز بکەن هەمویان شەریکن لە ئیدارەی کەرکووکدا ئەمە بەوە چارەسەر نابێت کێشەی کورد لە کەرکووک یان مادەی سەوچڵ بێن ئەگەر پارێزگار کورد بێ ئەوە کێشەی مادەی سەوچل چارەسەر بوو ئەگەر کورد نەبەوە کەرکووک لە دەست چوو ئەسڵنەوەوانەیە سەقامگیریەکە زیاتر خزمەت بەتەکید بە سەقامگیری ئەو کاتە متمانە دروست ئەبێ ئەو کاتە لێک تێگەشتن دروست ئەبێ و تا لێک تێگەشتن دروست نەبێت تو ناتوانین بگەیتە ڕێکەوتنامە و بڕیاردان و ئەزمموی سەلماندوەتی بە توندی و بەیەک تاک لایەنە هیچ لایەنێک بە عێراقیشەوە هیچی پێ ناکرێت نەک ینی بڵێن بەس کورد باوە ناکرێ بێت و دوولانە هەر بریارێک بدەیت دوولانە بێ بە دانوستان بێ بە ڕێکەوتنامە بێ بە دووزینەوەی خاڵە هاوبەشەکان بێ بە ڕەچاوکردنی بەرژەوەندی هاوبەش بێ بەمانە دەتوانین لەبەرەوە هەندێک پەیامی چاواشەکارین لە پێناو بەرژەوەندێکی بەرتەسکی حیزبایەتی هیچی تر تەنها بۆ وێ زیاتر یانە بۆچی تر کاکسەیدالەتیف بەڕێزت ینی ڕۆژنامە نووسێکی دێرینی ناوێکی نیشتیمانی کوردستانی و ئێستاش ناو سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستانی ینی شەڕکردنی مێدیایی چی سوودێکی فەرم کاکە شەڕکردنی مێدیایی سوودێکی ئەبێ ینی شەڕکردنیکی یانلانی کەم تۆمەت بەخشینەوەیکی چاواشەکارانش یعنی بەداخەوە وەکوتم ئەم شتانە هەمووی لە پێناو بەرژەوەندی بەرتەسکی حیزبەتیە و دەوری بەشێکی میدیای هەرێمەڵی ئەمڕۆ من دەمێک بۆ سەیری کەناڵێکم نەکردبوو سەیری کەناڵێکم کردیانی بەداخە میدیای کوردی لەو ئاستەدا بێ ینی هەندێک شتی سیناریوی دروستکراوی بێناوەڕۆک و خەڵک ئێستا وەکو جاران نییە بڕوا بەم شتانە بکە بۆ نمونە مەسەرەن تو دەیت ئەم ماوەیە زۆر قسە لەسەر ڕێکەوتنامەی یەکێتی و نەوەی نوێکران پێش ماوەیە کوتیان فەشەلی هێنا دوای ماوەیە کەزانیان فەشەلی نەهێناوە هاتوون ئەڵێن ئەمە مەترسیە بوو سەر هەرێمی کوردستان باشە ئەی ئەمە چەندین ساڵە خەڵکی کوردستان لە ڕێ بکەون ناوماڵی خۆتان ڕێک بخەن ئێ بە ڕێکەوتنامە ناوماڵی کورد ڕێک ئێ باشە ئەمە چەندین ساڵە هەر خۆیان دایانوت ئۆپۆزیسیون دەورێکی خراپی هەیە ئێ باشە ئەمە هێزی یەکەمی ئۆپۆزیسیونە هاتوڵێ دێمە لەگەڵتان نابم ئەڵێ بەشداری حکوومەت دەکەم ئێ بۆ پێمان ناخۆش بێ هێزێکی سەرەکی ئۆپۆزیسیون بێت ینی وا شاتۆ لەگەڵ یەکێتی هاوپەیمانەتیان کردووە ینی لەسەر پارتیش نییە بەڵێ ئەگەر ئێمە بێ سیر ئەم ڕێکەوتنەوە کاتی خۆی پەیوەندی ئەمە خۆی حساسیتێک بە یەکێتیەکە سیاست و جیهانبینین یەکێتی بەو شێوازەکە هەمیشە لەگەڵ تەبایی و یەکریزی و دێ وەکو یەک تیم لەگەڵ هەموو هێزولانە سیاسەکانی کوردستانی و عێراقی کاتی خۆی یەکێتی نزیک بووە لە بەشێک لە پێکاتەکانی شیعە وتیان ئەمە تەسیراتی ئیرانی لەسەرە و
ئەمە هەر کوردستان نازانم چی لێ دەکەنەوەە دوای ئەوە بەڵام ئەو کاتە بەس باسی با هەر ناوی بێنین ئەوەندە وەصفی بەرێز حەلبوسییان دەکرد ئەمە بواە و خزمەتی هەرێم دەکەوا بێ کاتێک کە محەممەد حەلبوسی لە یەکێتیەوە نزیک بووە کردیان بە دوژمنی کورد بەڵێ ئێ باشە پێش ئێستا ئەمە شیعان و تاسیرات ئیران لەسرە ئەم جارە هێزێکی سنە نزیکی یەکێتی دووستایەتە ئێمە لە وڵاتێکدان خۆ نابێت دژمنی یەکتر بینەوابین محەممەد حەلبوسییان کرد بە دوژمنی سەرسەختی گەلی کورد کە لە کەرکک ئیدارەی پێشتر بەشداریمان کرد وتیان گەورەترین پێکاتەی کەرکک پێکاتەیەکی ڕەسەن و واو کە باسی بەرەی تورکمانی بوو فەراموش کراوە و ئەم ئیدارەیە هیچ ئەوەیەکی نییە کە لەگەڵ بەرەی تورکمانی ڕێکەوتی وتیان کەرکووکیان فرۆشت و ئەمانە دژی کوردن و ئاوێ ئێکێم وایەوە ئەوە شیعەمان تاقی کردەوە قبۆلیان نەبوو سنەمان تاقی کردەوە بەدڵیان نەبوتە دژی تورکمانمان تاقی کردەوتمان دووستاتی ئەمانە بکەین پێشتر ئەوان دیفاعی تورکمانیانە کرد و ئەو پێکاتەیەکی سەرەکی و ڕەسەنن بوو پشکی باشتان پێنەداوە لە کەرکک پشکمان پێدا ئەڵێ ئەمە دژی کووردە ئێستا هاتوون لەگەڵ کووردا ڕایەکەوین لەگەڵ کووردا هێزێکی لە هەرێمی کوردستان لە پەرلەمانە سیام هێزە لە وەکو هێزەکانی کوردستان وەکو ئۆپۆزیسیۆن یەکەم هێزە هاتوون لەگەڵیان ڕێ بکەوین ئەم ڕێکەوتن نامایە خاڵەکانی ئەوەی کە بڵاوەتە لێ ئەلامان جار هەر باسی پشکوەوەی تیانە ئێستامان هەموو ڕۆژێک ئەوان لە جیاتی ئێمە و نەوەی نوێ ئەڵێن ئەم پشکە بۆ ئەوان ئەو کورسیە بۆ ئەوان ئەو نازام وەزیرە بۆەوەن لە جیاتی ئێمە قسە دەکەن شتەمە باسی نە لە دوور و لە نزیک لەگەڵنەوەی نوێ باسی پشک و کورسی و ئەو شتانەمان نەکردووە هاتوین باسیەوە دەکەن ئەم ڕێکەوتنەمە چ سوودێکی بە هەرێمی کوردستانەیە چ سوودێکی بوو شێوازی حکومڕانی لە ئایندەدا بە هەرێمی کوردستانە هەموو ئەو خاڵانەی کە باس کراون لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندان هاتون دەستیان پێکردووە ئەڵێن ئەم ڕێکەوتنامەیە ڕێگریە لە پێکێنان باشە بۆ ڕێگریە لە جیاتی تو بیت لەگەڵ سێ لایەن بەجیا کۆبوونەوە بکەیت سێ جیا یان دوو لایەن بەجیا لەگەڵ یەک لایەن بەکوی ئێوە بەجیا و ئەم دوولانەش بەجیا ئەمە لە ڕووی با بڵێن ئەوەی پەڵێ زانستی دانوستانەوە کار ئاسانی دەکا چونکە دانوستانێکی فرەلانی نابێکە کاتێکی زۆری بوێ و هەرێکی کارتی جیاوازی هەبێ و داواکاری جیاوازی هەبێ و ئەوانەیە هەبێ ئەبێتە دوو کۆبوونەوەی دوو قۆلی جگە لەمە ئەگەر خۆنەوەی نوێ بە تەنیاش بێ و یەکێتیش بە تەنیا بێ خۆتو بێ پشک و استحقاقیمانە کۆ بکەیت و هەر بەقەیەوەی پارتی لێ دێت کەوا بە فەرقی چییە یعنی بۆ تۆ ئەگەر پێکەوە بین دژی ئەگەر بەجیابی ئەوە بێ بەڵام یەک حەقیقەتی تر هەیە کاتی خۆی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان یعنی بەڕاستی ئەو باو قۆناغە ئەو بریارێکی دروست نەبوو کە بەجیا چۆنە دانوستانەوە هەرێک جێگرێکیان پێدا و هەندێک وەزیریان پێدا و لە هەمان کەسە جەوێکیان خوڵقاند یەکێتی وە گۆڕان لە ئەنجومەنی وەزیران و لە دەرەوە یەخە یەکتریان نەگرت ئەمە باجەکە هەرێمی کوردستانیدا و لە هەمان کاتیشە باجێکی تریش شاری سلێمانیدا ئەم ڕێکەوتن نامەیە ئەمە لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندایە چییە بەرژەوەندی هەرێمی کوردستان هاوسەنگی دەگەڕێتەوە ئەگەر ئێمە بێن سەیری ئەو مەرحەلەیە بکەن کە هاوسەنگی لە هەرێمە هەموو شتێک هەبوو خەدەمات باش بوون دادپەروەری هەبوو جیاکاری نەبوو کورد ینی بە یەک تیم دەچوونە بەغدا و لە ناوچەدا بڕێنراوەکان یەک ئیرادە و یەک هێز بووین لە بەغدا بە هەمان شێوە لەبەر ئەوە دەستکەوتی زۆر بوو ئەو کاتە بە هەرێمی کوردستان بەڵام کە ئەو هاوسەنگە تێکچوو دەوری تاکە حیزبی زاڵ بوو لە هەرێمی کوردستاندا هەرێم لە هەموو بارێک دەکەوتە پاشە کشەوە یعنی خۆ ئەمە حەقیقەتە ئەمە ئەوەیەک نییە بڵێن ئەوە بێ ئێستا ئەو هاوسەنگە دەگەڕێتەوە کەوا بێ ئەمە لە بەرژەوەندی خۆی پارتیشدا چونکە پاشە کشە لە هەرێمی کوردستان قورسایە
کە یان بەرپرسیار سەرەکیەکە دەکەوێت لەسەر شانی پارتی لەبەر ئەوەی ئەوان دەسەڵاتی زیاتریانە وە گەڕانەوەی باشە ئێستا بە پرسیارێکی واقعی بکەین ڕستەیدا لە تیڤیانی مەسەرەن ئەگەر سبینێ پارتی دموکراتی کوردستانی چێتی نیشتیمانی کوردستان بە هاوپەیمانەتی نەوەی نوێ حتمما مەسەرەن پێکهاتەکانیش کاروانەوە حەل نابێت بۆ بورە حتمما پێکاتەکانیش بەشدارە بن ڕەنگەیەک دوو هێزی تریش بەشدار بن ئەگەر مەسەرەن اتفاقەیەکی تۆکمە هەبێ و هەموو لایەک خۆیان بە هاوبەشی حکوومەتەکە بزانن ینی بۆ نمونە سەرۆکی حکوومەت بەر پارتیەکەی بۆ پارتیش سوودمەند نابێ مەسەرەن دەستی بەسەر هەموو حکوومەت ڕائەگات یارمەتی دەری ئەبێ هاوکاری ئەبێ مەسەرەن بڕیارەکانی لە هەموو شوێنێک گەخوا نەوەک ئەوەی کە تۆ ئیلا چاوت لەوە بێت دەڤەرێک بێ لە بانگەشەی انتخابات بڵێ ها من زادە ئەەکەم ئەوان زادە ناکەن قەرارێت تۆ سەرۆکی حکوومەتی ئەی تۆ ناڵێ حکوومەتێکی بێزکەواتە تۆ چاوت لە حکوومەتێکی بەهێز نییە چاوت لەوێ ئەو دەڤەرە دائیم کێشەی تێدا بێ ئەو کورتەکەی کاک زانە یعنی ئەوە سەمەسەم باسی 1 ملیۆن دەکەن کە بە ئێستا باسیەوە دەکەن کە ئەگەر ڕێنەکەوتین هەڵبژاردن دووبارە دەکرێتەوە طبعاً ئەمانەیە ئەم قسەیە دەکەن با بڵێن کەسانی لە پێگەیەکی باڵا و بەرپرسیارەتیدا نین چونکە ئەوانەی کە لە مەوقعی بەرپرسیارەتیدان بەڕێز فازڵ میرانی بوو قسەیەکی جوانی کرد وتی وە لە کەناڵێکی ڕسمی پارتی وتی ئەگەر ڕێنەکەوتن و هەڵبژاردن دووبارە بکەوتی هیچ لە مەسەلەکە ناگۆڕی چۆن وتی وادا بنێ یەکێتی کورسیەکیان دوو کورسی زیادی کرد یان بە پێشەوانەوە دابنێ پارتی کورسیە دوو کورسی زیادی کرد دوجار چی دەکەن هەر ئەبێ بێنجارێکی دیکە کۆ ببنەوە ڕێ بکەون وتی کە ئەگەر ئێستا ڕێنەکەوین ئەو کاتە چۆن ڕێ دەکەوین دوو کورسی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەمە جاخر بە پێوەرە قەرارەیەکی کورسی کەمی بکە بۆ نمونە لە جەنابتە پرسم کە سەرکردایەتی نە ئەویش نەیوت یەکێتی کەمێکەت وتی وادا بنێت یەکێتی دوو کورسیان دوو زیادی بکە یان وادا بنێ پارتی کورسیان دوو ئەو نەیوت کەمێکە نەباسە بەڵام من ئەڵێم وادا بنێ یەک کورسیشمان لە هەولێر و لە دهۆک نایەنە دەنگەکانیشان بووم بە لە هەولێر و دهۆک بووم بە 2 ملیۆن باش ئێستا جوگرافیای سیاسی تەحکم بە مەزعل ناکات لە هەرێمی کوردستان و لە هەموو عێراقا دەکا ئێو کاتە ئێمەش لێرە هێزی یەکەمین ئەوان لەوێ هێزی یەکەمن هەر معادلەکە وەکو خۆی دەمێنێتەوە ئەبێت چی ئەمە دەکا بێجارێکی دیکار بێن ڕێ بشەوین لەبەر ئەوەی ئەو لەوێ وادا بنێ کورسیەکانیان زیادی کرد ئێمەش لە سلێمانی و هەڵەبچە و کەرکووک هاوسەنگەکە هەر ئەمێنێتەوە ئەو لێرە با بڵێن ئەوەکەیان بە دڵی ئەوان نییە ئێمەش لەو سنوورە ئەوان نەبێ ئەمە بەوە چارەسەر نابێت کە ئەوان بێن بڵێن ئێمە هەڵبژاردن دووبارە دەکەینەوە و هەڵبژاردنیش دووبارە بکەتەوە کە هەواڵ قوبات تاڵەبانی وتیتی ئێمە هیچ کاتێک دژی ئەوە نین هەڵبژاردن دووبارە بکرێتەوە بەڵام هەمان سیناریۆ دووبارە دەبێتەوە لەبەر ئەوە ئەبێ ئەوان واز لەم ینی بەڕێی من ئەم شێوازەی ئەوان ینی هەندێک مەرج دائانێ لە تەرازووی دیموکراتیادا لە جیهانی دیموکراتیادا لە وڵاتی فراحزبیدا شوێنی نابێتەوە بۆ نمونە ئەکرێ لە بەغا پێمان بڵێن ئێمە ئەو دوو کورسیانە بە ئێوە نادەن یەکێتی نیشتیمانی بۆ ئێوە لەگەڵنەوەی نوێ ڕێکەوتون ناشتیوان نییە ئێ باشە تۆ حیزبێکی کوردستانی لە هەرێمی کوردستان توێڵی نابێەوە هاوپەیمانی بکەن ئەکرێ بەغا بە سونە بڵێت ئێوە هاوپەیمانی تاخوا ئەنجومەنی سیاسی سونەتان دروست بڵێ ئێمە ئەمە ناکەینی ئەم شتە شوێنی نابێتەوە لە وڵاتێکی فراحزبی پەرلەمانی دیموکراتی فیدراالیدا شوێنی نابێتەوە ئەم مەرجانە یعنی هەندێک مەرجی نازانم یعنی کە تو بیرێکی لێ دەکەیتەوە ینی زۆرێک لە ئەوەیەکی تیا خۆسەپێنی تیازانی پارتی ئێوێ ئەڵێ سەرۆکی حکوومەتە بم سەرۆکی هەرێمە بەم هەموو شتێکە بمە بێت تۆش بێت حکوومەتەکەم بۆ مسادەقە بکەی و کە انتخاباتی هات پێتەڵێم تۆ خزمەت گوزاریت نیە نەعەدالەتی شەکەم ئەبێت تۆ دائما من خەریکی شەڕە ئەعلام و شەڕە قسەش بی لەگەڵنەوەی نوێ و لەگەڵ ئەوەی ترەوەکە ئەوی لە ماوەی ڕابردوو ئەو خەونە ئەبێ کۆتایی بێ بۆی هەرێمی کوردستان سەقامگیر بێ ئەو ڕاستەکەی نیە کاک زانە خۆی ئەبێ پارتی یعنی هەندێک شتی قبول بێ
یعنی کاتی خۆی ئێمە ئەوان نیو بە نیو بووین کاندێک گۆڕانکاری دروست بوون و بزوتنەوەی گۆڕان دامەزرا و بەشێکی زۆری جەستەی یەکێتی چوو دەرەوە ئێمە لەو نیو بە نیوە هاتوونەوە بە جێگیرێکی ڕازی بوون. ئەنی واقعی خۆتان قبول بووە لە کاتی خۆی و لە پێویستی خۆی ئەوانەیە. ئێستا ئەوانیش یعنی ئەم واقعی ئێستان قبول بێ ئەم یەکێتیەکەی پێش 10 ساڵ نییە. دەنگی زیادی کردووە، کورسی زیادی کردووە، پەیوەندی ئەگەر تو سەیری بکەی پەیوەندی نێودەوڵەتی ئێستا یەکێتی لە لووتکەدایە. یعنی ئەبینی کاک زانە مەسەن بینیمە لەم شەڕەدا هەم سەرروکی ئەمریکا هەم لەسەر ئاسی باڵای ئێران هاتنە سەر خەت لەگەڵ سەرروکی یەکێتی نیشتیمانی کوردستان. و ئەگەر ببینین لەسەر ئاشتی میدیای نێودەوڵەتی ئەوەندە چاوپێکەوتن لەگەڵ سەرکردەکانی یەکێتی دەکرێت لەلایەن سەر چاوان نێودەوڵەتیەکانەوە لەگەڵ سەرک باوڵ تاالبانی و هەواڵ قوبات تاالبانی ئەم چاوپێکەوتنانە ڕوبی ئەوە لەگەڵ لایەنەکانی دیکە نەکراوە. ئەگەر مەسەن ئەمەی ئەم بابەتەی ئەوەی پەیامەکەی هەواڵ قوبات تاالبانی ئەوەی کە سەرک ترامپ شێری کردوە. ئەمە ئەگەر بە سادەییەوە باز بکرێت ئەڵشتێکی ئاسانە. بەڵام تو بیت سیر بکە لە ڕووی دیبلۆماسیەوە مەحساباتی خەڵێ سەرکردەیەکی کورد و ئەو پەیامەی کە ترامپ داینایەتی ئەوەی پەیامەکەی کە قوباتی دانەوە پێمان دەڵێت کە ئەگەر چەکەکان هەش بێ و دیاریش نەمابن لای ئەم گروپە نییە. خۆی لە ڕووی دیبلۆماسی حساباتی خۆی هات تو دێت ئەم پەیامەدانی ئەڵێمە سەرکردەیەکی کووردە بەم شێوازە باس لە دەوری دیدگای خۆی خستە تەنانەت لە وتارەکەش ئاڵێت داوای ئاشتیەکە بۆ ئێران و ئەمریکا ینی ترامپ هاوڕای لەگەڵەوە. بەڵێ ڕاستە بەڵێ ڕاستەوە لەبەر ئەوە ینی ئەبێ دێنە سەر بابەتەکەی خۆمان کە پارتی ئەبێ ئەمە قوبول بکە کە یەکێتی ئێستا جارێکی دیکە سەیدا پارتی یەکێتی ناگەڕێتەوە سەر ئەوەی کە بەشدار بێ وەکوی کە جاران ئەمان بینی و یاڵا دەی با و وەزارەتانەش ئەمە ناسێتەوە سەرەوە بەڵکو ئەبێ ئەو هاوبەشەی یەکێتی داوایەکە قوڵشی ئەوەی کاک قوبات باسی دەکە ئەبێ شەریکێکی ڕاستەقینە بین. ئێستا بگەر سەیری وەفدەکان بکەین ئەم ماوەیە هەم وەفدی لەسەر ئاستی سەرروکی حکوومەت هەم سەرروکی هەرێم سەردانی دەرەوەیان کردووە ئەم وڵاتانەی دەوروبەر نەکەر ئێستامە 4 ساڵە یەک کەسی یەکێتی تیانە ئەمە شەڕەکەتی لەکوێیە ئەمە ینی بۆ حکوومەتی داهاتوو ئەبێ حکوومەتێک بێ کە ئێماڵێن ڕێڕەوی حکومڕانی ڕاست دەکەینەوە ئەبێ دادپەروەری تیابێ ئەبێ شەڕەکەتێکی ڕاستەقینەی تیابێ ئەمە لە دەگەڕێتەوە بوو سەر ئاستی ئەو پەیوەندیە نێودەوڵەتەکان پەیوەندیە ئیقلیمیەکان پەیوەندیە ناوخۆیەکان و شێوازی حکومڕانی لەبەر ئەوە ینی ئەبێ ئەگەر یعنی ئەوان ڕخنە لە یەکی تێگر لێ ڕێگری دەکا یەکێتی ڕێگری ناکە یەکێتی ڕێکارێکایە بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغەی هەرێمی کوردستان و ئەم ڕێکارە دروسترە لەوەی ئەوان کە پەیڕەوی دەکەن کە بە ناو حکوومەتی بنکە فراوانە بە ناوەڕووک و عملی یەک حزب دەوری سەرەکی تحکمی دەبینێت. ئێستا قەبارەی هێز و لایەنە سیاسیەکان گۆڕانکاری بەسەر هاتووە وەکوتمە ئێستا ئێمەونەوەی نوێ 38 کورسینە ئەبێ ئەوان ئەبێ وا سێری مەسەلەکە بکەن ینی ئێمە ئەوان تقریبەن وەکو یەکوین بێ وا سێری ئەبێ قبولیان بێ ئێمە نین ئەمە خەڵکی کوردستان ئەم هاوسەنگەی دروست کردووە ینی ئەمە حەز ینی با بڵێن شتێک نییە ئەمە خۆمان ئەم ڕقەمەدا بنین خەڵکی کوردستان ئەم ژمارەی دانەوە سەرەڕای تێبینیەکانیشمان لەسەر شێوازی پرۆسەی هەڵبژاردن و ئەوەی کە بەڕێوە چووە سەرەڕای ئەوەشە بەڵام ئەم نەتیجایی ئێستا هەمانە لێکەوە نزیک بە زۆر باسی هاوپەیمانەتی بەس لە چەند ڕۆژی ڕابردوودا مەسەلەن دیمەنێک بۆ من دوێنێش ینی باسم کرد بەڕێز سەیدالەتی مەسەلەن یەشێتی و یەکگرتو و کۆمەڵ و هەڵوێست لەگەڵنەوەی نوێ بەیەکەوە چوو بوون سەردانێکیان کردبوو ینی زۆر بە عیبە سیر کرا ئەی بەڕاستی من تعجب توش سەر سوڕمان بوو وتم باش ئێستا لەلایەک ئێمە هەمومان باسی یەک ڕیزیەکەین لەلایەکی ترەگەرەوە هێزانە کۆ ببنەوە یان بەیەکەوە داوای دەستکەوتێ بکەن بۆ کورد
یعنی بۆ ئێمە وای لێ هاتووە ئەگەر ئیلا شتێک پارتی تێدا نەبێ ئەبێ خەڵک ینی بەناشیرنی سەیری بکە وای لێ هات کاک عەلی کاک ڕێبوار کاگۆم دوێنێ عینە شتم باس کرد ینی چکە بەڕاستی پێم ناخۆش بوو وەکو کوردێک یان مەگونەوەگوکی یەکێتێک ڕوونکردنەوە بدەن کاکە وڵات داوای لێبوردنەکەی بەسەرماندا تێپەڕی کاکە یەک ریزی بۆ داوای لێبوردنی پێویستە وانە خەر خۆی کاک زانام ئەوان ڕخنە لە نەوەی نوێژەگرم نەوەی نوێ بڕیارێکی ئازانێرانە بەرپرسیارانە و ئازانەیەدا بۆ لەبەر ئەوەی تاقییان کردەوە هەر ئەم دوو هێزە ئەم دوو دەسەڵاتە ئەم دەسەڵاتە ئەم نازانمشی ئەم شتانە هیچ لە مەسەلەکە نەگۆڕە ئێستا بە هاتنی نەوەی نوێ هاوسەنگی گەڕایەوە ئەگەر ئەوان بەشداری لەم گۆڕانکاریانەدا بکەن هەرێم دەچێتە قۆناغێکی پێشکەوتوترەوە ئەمە لە لایەکی ترەوە ئەوەن دایمان ئەڵێن یەکێتی پارتی ڕێناکەون ئەمەی کە کردیان هەنگاوێکی زۆر گرنگ بوو و دڵخۆشکەر بوو و لە هەمان کاتیشە خواستی خەڵکی کوردستان بوو تاکە حیزبێک مابوو نەهاتبوو ناو ئەو بازنەوە ئەویش کە پارتی بوو بەداخەوە یعنی ئەوان کەوتنە ژێر کاریگەری پەیامی میدیای پارتیەوە کەوتیان ئەمە وایە و ئەوە بوونە بە بەشێک لە یەکێتی و ئەوە بوونە پاشک و یەکێتی و ئەوە بوونە دەرکەوت کە پارەیان پێداوە چی ئەوانە لە ترسی ئەوەی کە بڵێن دەنگدەرانیەوە بکەم بەڵام ئەبواە ئەوان بێتانە ئێمە داوا لە پارتی شەکەم بێتەوە ئەمە هەنگاوێکی درست ئەمەیە ئێمە بە بەردامی وتومانە باکوور لە بەغا ڕێک بێ لە بەغا تەبابین لە بەغا یەکتیم بین با لە هەرێمی کوردستان ئەگەر ناکوکی شەبێ بە شێوازێکی تر بێ ئەوە بڕیارێکی کوردانە بوو کە درا من خۆشم پێم سیر بوو یعنی کاک عەلی حەماساڵح و کاک دکتۆر ڕێبواران ئێوە داوای لێبوردن لە چی دەکەن تۆ هەنگاوێکی ناوە کورد بە یەک تیم چوون بەرامبەر بە پێکاتەی شیعاڵین ئەمە داواکاریەکانمان ئەمانەیە تو چیت کردووە تا تو داوای لێبوردن بکەیت تۆ بایەک ریزی و بە تەبایی داوای لێبوردن تۆ دەستکەوتەکە دەستکەوتی چێتەوەی کردووە ئەوە هەنگاوێکی بەڵێ ئەمە هەنگاوێکی گرنگ بوو و ئەمە پرسێکی تاڕادەیەک پرسێکی نەتەوەی بوو بۆ چونکە تو دەچی لەگەڵ پێکاتەیەکی تر دێ باسی پشکی کورد دەکەیت لە کابینەی نوێدا و بەتاکیل لە پاڵ پشکیشە باسی داواکاریەکانی گەلی کوردستانیش دەکەیت لە کابینەی نوێدانی منیش بڕواکەیت هەم خەفەتم بۆ خوارد هەم پێم سیر و ئەو داوای تو داوای لێبورد لە چیەکە ئەڵێ داوای لێبوردنەکە کە بە یەک ریزی و بە یەکتیمی چون سەردانی لانی شامان کرد باشە من ئەو پرسیارە لە بەڕێستەکەمەگە نابێت سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان یعنی لە پێناو پرسی نیشتیمانی پرسیینەتەوەی ئەگەر سبینێ چوار بەڕێوبەری گشتی سێ بریکاری وەزیر دوو نازانم چی بەخێر نعنیەوە زۆر جارە قسێ ئەوترێ وەکو ئەوەی کە بۆ ساڕێژکردنی برینەکانی نەبوونی یەک ڕزیەکێتی بیدا بەو لایەنانە یعنی تۆ پێت ناخۆشە بێ نا بە پێچوانەوە ئێستا و ڕێکەوتنامەی کە لە بەغا کراوە ئەوەی کە تا ئێستا ناڕەسمیە بەڵام وەزیرێک بۆ ئێمە وەزیرێک بۆ نەوەی نوێ زۆر پێم خۆش بووە ئەمە سیاست سیاسەتی هەواڵ مام جەلال ئەمە پەیڕەوکردنی سیاسەتی چەپکە گوڵەکەی هەواڵ مام جەلال ئێمە درێژەی پێدەدەین ئێستا پارتی ئێمە بە هەندێک شتی پارتی پێمان نەخۆشە کاڵەی یەکێتی داوای پشکی زیادە لە ئێمە دەکەێت ئێمە داوای پشکمان هێشتا نەمان کردووە داوای پشکی زیادە لە پارتی ناکەین ئێمە ئەڵێن ئەم پشکە یلایەنە سەرکەوتوەکانە بێت دابەشی کەین هی پارتی نییە پشکەکان تا ئەوان پشک بەڵێ بە ئێمە بدەنابێ ئەبێ ئێمە و ئەوان پشکەکان دابەشی کەین و ئێمە چاومان لەوە نییە مدیر ئامێگان چەند مدیر ئامێک بە عکسەوە کوتم ئێستاوەی بەغا زۆر پێمان خۆش بووە و من دڵنیام بە هەمان شێوە لە هەرێمی کوردستانیش یەکێتی نایەت ڕێژەی کورسەکان لەگەڵ نەوەی نوێەوە بکات پشکێکی شایستە بەوان دەدا لە هەرێمی کوردستانیش من دڵنیام سەرۆک بافڵیش مەسەلەن ڕەنگە ئەگەر ئەو برادرانە بۆ شێوە نەکەوتپانە ئەوەی کە داوای لێبوردنەکەین ڕەنگە داوایان کرد خۆمەڵی خەڵکی ئەکادیمیمانەیە خۆی باوانیشی دەدا بەتاکیتی لەسەر ئاستی بریکاری وەزیر و مدیر ئام و ئەوانە بۆ مانایی بێنە ژێر چەتریەکێتیان بێنە بۆ یەک ڕزێکی کوردی دروستکە بزانە یعنی لە چەند لاوە هەڵەیان کرد کە نەبوو بکەن یەکەم
هەنگاوێکی ئەرێنی و دروست بوو کۆبوونەتەوە لەگەڵ سەرۆک باوەڵ تاڵابانی و پشتگیریەکێتیان بەدەستێنا و پێکەوە چون سەردانی بەرز مالیکی و چوارچێ هەماهەنگیان کرد بۆ ئەوەی لەوێ مناقشە و بە یەکتیمی چوون و پێشوازی بە یەکتیمی لێکرەوە بە بۆ ئەوەی ئەوە بکەن بڵێ مەداوای لێبوردنەکەین و سوتفەوە بووە پێکەوە نەڕۆشتونە ئابوون وێنە هەیە بە وێنە هەیە تو دێت ناڕاستێک بڵاوەکەیتەوە بۆ ئەوەی بڵێ وڵات دەنگدەری من لە من نیگەران دەبێت لەبەرچی لەبەرەی کە ئەلامی حەزبێکی تر وتوانە وەڵامانە بووم بە پاشکوی یەکێتیان بووم بە بەشێک لە یەکێتی و بە ئەوشتانە و نەئەبوو ئەمانە لەگەڵ حەزبێکی دەسەڵات بڕێوە چاوتانەوە بنە پاشکۆتانێ هاوشان لە بەغا ئەبێ وا سێری مەسەلە لە بەغا دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیە لە بەغا پێکاتایە پێکاتەی کورد هەیە پێکاتەی شیعە هەیە پێکاتەی سونایە بێت تو بەو شێوازە بچتە بەغا بۆی لەم چوارچێوەشدا تو پشکێکی دەستکەوی ئەگینەوانە بێ قورس ساوان ئێستا بتوانن ئەوەی کە ئەوان ئەیانێ بەدەست بێنن لەبەر ئەوە یعنی هەندێک هەواڵی ناڕاستیان ڕوونکردنەوەیاندا ناڕاستی تیا بوو ئەوە ڕوونکردنەوە نییە ئەوە ئاخیر پرسیارم ئەوە مهمە کە پێت بڵێن بۆ لەگەڵ یەکێتی چوویتە کۆبوونەوە یان لەگەڵ یەکێتیا کۆمەڵێک بێکەوە هەموو ئەو هێز و قووەتە یەک بخەی سبەینێ بە یەک دەنجی باسی موچە بکەی باسی مافەکانی جوتیاران بکەی باسی مافەکانی پێشمەرگە بکەی باسی مادەی 140 بکەی و بەیەکەوە بڵێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوەیاندا ئێمە قوتی یەکێتیشمان هێزی یەکێتیشمان بۆ خۆمان بەکارهێنا و یەکێتی بڵێ هێزی کوردایەتیمان بە یەکتر بەکارهێنا و ئەو مافانەمان بۆ خەڵکی کوردستان بەکارهێنا کامیان زیاتر دەستکەوتە بەتاکید ئەگەر بە یەکتیمی بوون لەگەڵ یەکێتی بوون هێزی کورد بەقووەتر دەبوو هێزی ئەوانیش بەقوەتر دەبێت چونکە هێزی ئەوان لەنەوە هێزی کووردا بەقوەتە بێ بەڵام ئەگەر هێزی ئەوان بە تەنیا بێت لە چوارچەوەی کوی هێزی لایەنە سیاسەکانی عێراقدا سەنگێکی ئەوەندە نییە کە ئەوەی ئەوان ئەوێ بێتە دی لەبەر ئەوان لە چوارچەوەی بازنەی هێز و لایەنە سیاسەکانی کوردستاندا بوونە بەشێکی ئەو هێزە ئەمە بووگەلی کوردستان باش بوو بۆ خۆشیان باش بوو با لەوێ بە یەکتیمی بن با لە هەرێمی کوردستان تا سەرسقان ئۆپۆزیسیۆن دژی یەکێتی و دژی لایەنەکەیتەوە بۆگەلی کوردستان باش بۆ کورساتی شەر ئەکید بۆ کورساتی باش باوەشی تێ بکە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز سەیدا لەتیف نێروێ ئەندامی سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان زۆر زۆر سپاس بۆ دەرفەتە خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ زۆر زۆر